ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش بیسەرانی رادیۆ دەنگی گێل بە بەرنامەی دەنگی شیلان هاتینەوە لاتان. من هەورین جەنگاوەر پێشکەشوانی بەرنامە. بابەتی بەرنامەی و هەفتەیەمان ڕۆڵی ژنان لەناو حملەیەک کە بۆ ئازادی فیزیکی ڕێبەراپۆ دەست پێ کراوە و بارودۆخی ئێران لەناو ئەو شەڕ و ئاڵۆزیەک کە لە ئارادایە چۆنە و هەروەها بەرخۆدانی زیندانەکانی ئێران و هەڵوێستی ژنانی پێشەنگ لەگەڵ میوانی بەرنامەکەمان هەڤڵ ژیان بەرفین ئەندامی کۆمەلگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار و توێژ دەکەین. هەوڵ بە خێراتنتان دەکەین بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ ئێوە و گوێبیستی بەرنامەکەتان. سەرەتا با لەو پرسەوە دەست پێ بکەین. حملەیەک کە بۆ ئازادی فیزیکی ڕێبەراپۆ دەست پێ کراوە، ڕۆڵی ژنان بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو حملەیە چۆن دەبێت ببێت؟ بێگومان ئەو حملەیەش کە کەوتە 2 ساڵگی خۆی، یعنی لە ئەنجامدا شۆڕشی ژیانەوەی گەلان بە پێشەنگایەتی ڕێبەری ئینسانیەت و مرۆڤایەتی بەڕێوە دەچێت. ئەوە چێ دەسەلمێنێت یا چ دەست نیشان دەکەن؟ ئەوەی کە ئەمڕۆ ڕێبەراپ و خۆڕاگیری خۆی لە 27 ساڵ لە ئیمراڵیدا و لە ئەنجامدا ئەزمونێک و کە لە گەلێک کەسایەتیەکاندا گەیشتووەتە زیروە، لە کەسایەتی چالاکی نەمرانەی هەڤڵ ئاسیە هەڤڵ ڕۆژگەردا ئەو خۆڕاگریەی سەلماند. ئەو حملەیە کە دەستی پێکرد بە پێشەنگایەتی ژنان، بە پێشەنگایەتی جوانان، بە پێشەنگایەتی هێزن دەرەوە، گەلێکە پاڵپشتی ناسنامەی ئازادیە، هشتی کە چۆکی دژمن بارزدا ببێتە یەک و هاودیتن لەم ئەنجامەدا پێکات. بێگومان ئەو نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە ڕاستە ئێمە خاوەن مێژووکی خۆڕاگرینە، خاوەن ڕەسەنایەتیەکن کە ئەوەیەکی کە ئەمڕۆ ڕێبەراپ و دیاری دەکات لە 3 خاڵەی ئەساسیدا لە دیداری یەکەم لەگەڵ عومەر ئۆجەلاندا. ئەو خاڵانە دەمەوێ بێهێنمە سەر زمان لە واتای حملەیەک و ئێوەش پرسیارتان کرد. ئەو خاڵانە چینە؟ یەک، ڕێبەراپ بوو ئاماژەیدا بەوەیەکی کە سڵام بۆ هەموو گەلان هەیە، گەلێکە ئەمڕۆ لە واتای شۆڕشی ژن ژیان ئازادی، لە واتای شۆڕشی شەڕی گەلێ شۆڕشگر لە مەیداندایە، ئەو سڵاوە لە واتایەدا دێت. لە هەمان کاتیشدا پێناسەیەکی وەهای کرد کە تەجریت دەوام دەکات و خاڵی هەری کۆتاییش وتی من ئەو دەرفەتەم پێ بدرێت بە خۆباوەرم و هێزم هەیە کە ڕێبازن چارەسەری دموکراتیک ئاشتیانە دانمە مەیدان. لەو 3 خاڵەدا ئەزمموی مێژوویەک تەمسیلێتی گەلانێک خۆڕاگیریەک تا ئەوڕۆ کە خاوەن ڕۆڵ بووە بە پراتیک بووە کە سەرچاوکەکەشی دەگەڕێتەوە بۆ ئێمەی ژنان ژیان و ژینگە. بێگومان ئەو سڵاوە لە واتەیەدا تێ، لەو واتەیەشدا دەتوانین بڵێن شکاندنی تەجریت. ئەو تەجریتە لەسەر هەر تاکێکمانە، لەسەر هەر نەتەوایەکە، لەسەر هەموو قشرێک و لە نێو کۆمەڵگادا ژیان دەکات، لەسەر هەمومانە. بۆیەش لازم دەبینەوە بە پێویستە ئەوانەی کە لە هزری ئازادیدا خاوەن دڵن، خاوەن ئیرادە ناو دایانەوەی بۆ ئازادی کۆمەلگایەکی دموکراتیک ڕۆڵ بگێڕن، چی دەکەوێتە سەرشانمان پێویستە پێکەوە دەستی ڕێبەراپ و خورد بکەین. واتای ئەو حملەیەش کە ئیمڕۆ دەستی پێکردووە لە واتایەدا دێت، چۆن ڕێبەراپ و پێناسەیەکی وەها دەکات لە مانیفستەکانی خۆیدا. ئەو مانیفستانیش لە کوێنە هەڵقوڵان، لە ئیمراڵیدا هەڵقوڵان، لە مەکانی دڵی دوژمندا هەڵقوڵان. ئەو مەکانە بوو بە مەکانێکی ئازادی، بوو مەکانێکی کوشکانی تەجرید. ڕێبەراپ و بێگومان پێکی هێنا، فقط لە ئاستی جەستەیشدا کە دەڵێت ئازادی ژن و ئازادی کۆمەڵگاییەکە، ئەوە وەزیفە خستوەتە سەرشانی هەموو بە تایبەت گەلی کورد، گەلێ ئازادی خواست، گەلێک و داخوازی نەتەوەی دموکراتیکدا خاوەن ڕۆڵە، هێزن نەتەوایەتی دەخوازن پێکوەرێت، پێویستە لە ئازادی جەستەیشدا بێگومان ئەو ڕۆڵە ئەو هەڵوێستە بەرامبەر بە هێزە نێودەوڵەتیەکان بە یەکدڵی و یەکڕۆحی داخوازی شکاندنی تەجرید هەڵوێست ڕابەر بکرێت. دەبێت گەلێ هەڵوەست ڕابەر کرانیش ئەلبەتە ئەو ڕۆحەیە کە هێشتی ئیمڕۆ یەکگرتنی گەلان بەرامبەر بە هێزن هەگۆمۆنی خواست، بەرامبەر بە کیمیا ساڵحایە کە لە هەموو هێزی نێودەوڵەتیشدا قەدەغە کراوە، بێگومان هەڵوێست ڕابەر بکەن بە پێشەنگایەتی ژنان، بە پێشەنگایەتی منداڵان. ئەو شۆڕشە ئەمڕۆ خاوەن ڕۆڵە، بەڕاستی نمونونەکەی لەبەرچاوە. بۆیەش ئێمە لە واتایەدا پێویستە لە واتای بەندیخانە، لە واتای بەرزڕاگرتنی خۆڕاگری، لە واتای بەرخۆدان ژیانە لە سەنگەری شەڕدا لە ماڵێک خۆماندا کە ژیان دەکەین، لە کۆڵانەکاندا بە تایبەتیش لە زانینگەکاندا
لە مەزگەوت مەکتەب فەرق ناکات لە هەر جێگایکدا پێویستە بە یەک ڕۆحی بە یەکدڵی دەنگی شەقام دەنگی شار دەنگی زیندان یەکگرتو دروست ببێ یەکگرتنێکی یەک ئاهەنگ ببێت و لەو واتەیەدا ئێمە دەتوانین بڵێن کە ئێمە بەرامبەر بە سیستمی سێدارە کە واتایەکی نەماوە پێناسەیەکی ڕاست پێناسەیەکی ڕادیکاڵانە دەست بگرین یعنی ئەوڕۆ ئەو حملەیە لەم واتەیەدا هاتووەتە دەست پێکردن ئەو ڕۆژ ئەو گەلێک کە ئەمڕۆ ڕۆژانە ئیتر لە واتەیەوەیەکیدا جەستەکان هەڵدەگرن و بە دروشمی ژنجیان ئازادی خۆڕاگیری خۆ ڕابەردەکەن لەم واتەیەدا لە واتای حقیقەتی ئازادی جەستەیە ڕێبەراپ و بە دوور نییە قۆناغەکە گەلێک هەستیارە ئەو وەزیفەیە خستوەتە سەرشانی هەر کەسێکی هەر ئازادی خوازێکی بۆیەش بە پێویستی دەزانم یعنی حملەی ئازادی جەستەیە ڕێبەراپۆدا وەکی قۆناغی دووەمەکەی پێویستی هەیە ڕەنگی جیاوازتر ببێ و گەلەکەیشمان لە هەر کوێنەدا بێ بە تایبەت ژنان بە تایبەت جوانان هەڵوێستی خۆی چۆن ڕابەر بکەن چۆن ڕێبەراپ و کەسایەتێکی کۆمەڵایەتیە ئێمەش بۆ کۆمەلگایەکی ئازاد دموکراتیک ژیان دەکەین بۆ دموکراسیەتی کۆمەلگا تێکۆشان دەکەین پێویستە لەم قۆناغەدا دەنگی کۆمەلگا بەرز ببێ بەرامبەر بە چی بەرامبەر بە هێرشی هەزار ساڵەی سیستمی مێرسالار پیاوپەروەر بۆیەش هەموو دایکانمان بە تایبەتی ژنانی جوان لازمە ئەم تەجریدە لەسەر کەسایەتی خۆدا ببینن چی پێویست ببێ چی بتوانین لە دەستماندێ بیکەین ئەگەر ئەمڕۆ دایکانمان لە سەنگەری پێشەوە خەبات بەڕێوە دەبن وەکی نمونە لە بەنداوی تەشریندا یعنی شان بە شانی شەڕبانانی ئازادی یەپەژای قەسەدە خۆڕاگری دەکەن ئەوە نیشانەی شکانی تەجریتە نیشانەی شکانی حملەیەکە کە بۆ ئازادی ڕێبەراپ و دەستی پێکرەوە بۆیەش لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەم هەنگاوە هەمان داخوازی هەمان ئەرک و هەمان وەزیفە دەخاتە سەر شانمان گەلەکەیشمان لە ئێراندا هەمان شێوەز هەرچوون لە شۆڕشی ژنجیان ئازادیدا دەنگی کوردستان و ئێران بوو بە یەک هەمان ڕۆح هەمان وەزیفە لەم حملەیەشدا بەرامبەر بە سیستمی سێدارە بەرامبەر بە سیستمی داگیرکەری نێودەوڵەتی پێویستێک هەیە بۆیەش پێویستە ئەمە بسەلمێنین چونکو جێگەی زانستەکاندا لە دانشگاکاندا لازمە زیاتر بخوێنین زیاتر لێ کۆڵین بکەین دەنگی ڕێخۆمان بگەنە دەنگی ڕێبەراپۆ باوەڕیشم هەیە کە گەلێ ڕۆژهەڵاتی کوردستان گەلێ ئێران و دایکانمان ئەمە بە وەزیفەی سەرشانی خۆیان دەبینین و لەنێو پراتیکێکیدان بەڵام بە پێویستی دەزانم زیاتری بکەنەوە یعنی چ پێویست بکات لەسەر ژیاننامەی ڕێبەراپ و پێویستە دەنگ وەرتە دەربڕین دایکانمان دەتوانن لەسەر ئەو بابەتەدا زیاتر کار بکرێت کچانی جوان دەتوانن لە شەقامەکاندا لە زانینگاکاندا کتێوەکان بەردەستیاندا هەیە بخوێنن بە پێی تێگەیشتنی خۆیان ئەزمونهایە کە بە ساڵانە بە پێشدا دەچێت ڕۆڵ بگێڕن بڕیار بدەن ڕێبەراپ و دەنگی ڕێبەراپ و بەرامبەر بە چییە داگیرکەری شەڕی گەلێ شۆڕشگەری گەلی شەڕکار جوانین شۆڕشگەر کۆمەلگایەکی ئازاد ئەم پرسیارانە هەموو پێویستە لە کۆدەنگی ڕێبەراپۆدا وەکی هێزی چارەسەری بە شێوازی ئاشتیانە تێبگەین و سەرنجی خۆمان بدێنە سەر لە کوێنەدا دەکەوینە بن کاریگەری شەڕی تایبەت هێزی هێگۆمۆنیک خواست لەو لاناوە پێویستە ئێمە تێبگەین و کاتێ تێگەیشتنیش بەو بەڵێنەوە لەم حملەیەدا بە بەڵێن بین بە بڕیار بین بۆیەش دژمنانمان دەیانەوەی شۆڕشی ئازادی گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستاندا لە واتای ئەوەیەکی کە خوێنی 11,000 شەهیدمان و گەلێک شەهیدی تر دەیانەوەی بە فێڕووی بدەن بە چ پەیامێک بە پەیامی بێچەکردن بە چه پەیامێک بە پەیامی ئەوەیەکی ئەڵێ ئێمە پارێزوانی لەم گەلە بکەین بینیتان مەسەڵەن سووریا بە شەرەسەت یعنی لە یەک ڕۆژدا خۆڕاگری نەکرا و ڕوخا بەڵام تماشا کە ئەمڕۆ ڕێبەراپ و پرۆژەیەک و دانیایە لەنێو تەحلیلێکی قوڵدایە ڕۆژانە بەرنامە لەسەریدا دروست دەکرن ڕۆژانە تەحلیلات لەسەریدا هەیە ڕۆژانە لێدوان تێنە داین بۆیەش لێرەدا چ دیار دەکات دژمنمان یەک هەڵوێستی هەیە دژمنمان یەک هەڵوێستی هەیە ئەو هەڵوێستەی چییە دابڕانی گەل دابڕانی گریلا دابڕانی ڕێبەرایەتی لە یەکترە بۆیەش ئەم هەڵوێستێک کە دژمن داینیاوە ڕووناکە لازمە گەلیش ئەمە بە وردی چاو لێ بکات بە وردی تحلیلی بکات بە وردی بزانە بێدێمە بەرامبەر بە چه هێرشێکین
و ئازادی جەستەی ڕێبەراپ و هەمزەمان چۆنایەتی پێگوەرێت پێویستە بەو شێوازە هەڵسو کەوت بکرێت. غافڵ نەبین، بەڕاستی پێویستە بە تایبەت ژنان غافڵ نەبن، چۆن ڕێبەراپ و وەزیفە یەکەمی داوەتە سەر شانی ژنان. ئەو تەجریدەیش ئەڵبەتە بە هێزی شۆڕشی ژن ژیان ئازادی دەشکێت، ئەو حەملەیەش بە هێزی شۆڕشی ژن ژیان ئازادی پێک بێت. بۆیەش بە پێویستی دەزانم لەم لایەنەوە ئێمە هەمومان بە یەکڕۆحی و یەکگرتووی دەتوانین ئەو ئەزموونانە پێک بێنین. بەڵێ هەڤڵ لە ناو شەڕی جیهانی سێوەم کە هاتووتە ئاراوە بارودۆخی ئێران چۆنە؟ لە پرسیاری یەکەمدا هەندێک بابەتمان ئاماژە پێدا. بێگومان ئێرانیش سیستمی خۆسرەبانی یەکی لەو سیستەمە ئیدۆلۆژیکیانەیە کە ئەزمونێکی خۆی پتەو هەیە، بەڵام لە شەڕی جیهانی سێیەمدا هەموو هێزە نێودەوڵەتیەکانیش و بە تایبەتیش ئێرانیش یەکی لەو سیستمانە بوو کە دەمامکی دەرکەوتە مەیدان. ئێمە زۆر جارباسی سیستمی خۆسرەوانی دەکەین، زۆر جارباسی وەک دەبێژی شاهنشاهی سیستمی شاهنشاهی پێناسە پێ دەکەین، بەڵام بینیمان چون لە سووریەدا پاشکەس بۆ شکستی هێنا، لە هەمان کاتدا بینیمان لە نێوخۆی خۆدا پراوێزێکی ژیان دەکات. لە ئەنجامی ساڵی 2024دا هەڵبژاردنێک و زۆرە وەخت پێشکەوت ئەوە چی نیشانیدا؟ یعنی ڕوخانێکی هەم ناوخۆیی هەیە، هەم لە هەمان کاتیشدا لە دەرەوە، چۆن زۆر جار ئەوە دەڵێن ئەڵێن ئێران شەڕەکە دەباتە دەرەوەی خۆی، لە نێو خۆیشەوە گەلێکی هێرش لەسەر گەل و کۆمەڵگادا بەڕێوە دەبات. دەتوانین لەو خاڵەدا بۆ شێوازە بڵین دەمامێکی کوکو بۆ خۆی دروستی کردبوو دەرکەوتە مەیدان بە شکستێنانێک و لە سووریە هێنای ئەوە نیشانیدا. لە هەمان کاتیشدا لە بابەتی ئابووریدا ڕۆژانە کۆدەنگی گەلان دەبینی، احترازی مامۆستایان دەبینی، لە هەمان کاتا کرێکاران دەبینی. ئەمە چی نیشان دەدا؟ ینی پەردەهایە کە دەیەوێت لە بینیدا خۆی بشارێتەوە، بەڵام ئەم هەنگاوانە ئەو مەترسیانەی لەسەر ئەساسی ڕوخانی ئێرانی بێگومان هەیە. ئێرانیش دەیەوێت لەم خاڵانەدا تەدبیرە خۆ بگرێ، بە شێوازن دیپلۆماسی بگرە، بە شێوازن کەشف حەجاباندا بگرە، بە شێوازن هێرشین شەڕی تایبەت و خاڵەکانی بەسیجە خانەگی و ڕۆژانەی وەک دەبێژێ دروست بکات. ئەمانە بگرە ڕێباز لەسەر ڕامکردنی کۆمەڵگا ڕۆژانە کار دەکات. بۆیە بینیمان مەسەر بە هاتنە سەرکاری پزیشکیان هیچ گۆڕانکاری کاوە بژی لە ئێراندا دروست بوو، کاریگەری دانیان لەسەر گەل لەسەر جوانان نا، بەراکس ئەدام گەشەی سند بوو. ویستی بە ڕێبازی وەڵامدانەوەی بەرامبەر بە هێزی دموکراسی خواز و دژایەندام چی بکات؟ یعنی بسەلمێنێت کە من قبوڵی ناکەم و یەکەمین وەک دەبێژێ هێز خۆی دەبینێ و لە بابەتی ئادامدا گەلێکی لە پێشە. بۆیەش ئەو ناڕزایەتیانە کە دەردەبڕن ڕاستی ئێرانی نیشانن دەدات. لە شەڕی جیهانی سێمیشدا ئەوە دەستنیشانی کرد، یعنی هەڵوەستێک و ئەمڕۆ بەرامبەر بە ئێرانی وەرێتەگرتن هەڵوەستی گەلە. ڕاستە ئەڵێن سیستمێکی کە دەخوازی لە ئاستی کۆمەڵگادا پیلان و پرۆژین کۆمەڵگادا اقتداری خۆ بسەلمێنێ، ئەو ڕاستیکە، بەڵام ناڕەزایەتیەکانێک و کە دەردەکەوێ بێگومانەوە هێرشن بەرامبەر بە کۆمەڵگا و کۆمەڵگاش داخوازی خۆتێنێتە سەر زمان. شەڕێکی چون بەڕێوە دەبات، ئێران شەڕێکی فەرهەنگی کولتوری بەڕێوە دەبات. ئێران ڕاستە مستەقیم بە چەک کە لە گەلێک جیاندا بینیمان بە چەکیش هەمان هێرشەیە، ئەمە ئێمڕۆ جوانەکان یەکتر دەکوژن لە بناوی نامۆسدا، ئەمڕۆ کچان وەک دەبێژەی تر نا هەڵوەستی ئاهوو دەریایی نمونە، هەڵوەستێکی هەرە ڕادیکاڵ بوو. ئەمە چی نیشان دەدا؟ یعنی شەڕێکی کە لە فەوەراندایە، شەڕێکی کە لە ناڕزایەتیەکی قوڵدا ژیان دەکات، داخوازیە خۆ پێناسە پێ دەکات. ئێرانیش دەیەوێت بە شێوازی فەرهەنگی کۆمەڵایەتی پۆلیتیکای خۆی ڕۆژانەیی و مادەدرێژ بەڕێوە ببات. بەندیتنی من شەڕی جیهانی سێم بە تایبەتیش لە ئێراندا لەسەر کولتوری کۆمەڵگایە، ئیتر ڕۆتینی دەکاتەوە. تو تماشاکە لە کاناڵەکاندا تو دەبینێ تەقلیدگەرایەک و کە لە کاناڵەکاندا بەکاری دەهێنێ، حتا هێشتوێتی، ینی سەدحە تەجاوزەکانی ئێستا هاتوێتە منداڵەکانی تر، هاتوێتە مزگەوتەکانی تر. ئەمە چی نیشان دەدات؟ یعنی کۆمەلگایەکی کە تۆ ستونی و جوان و نەوجەوانی ئەو کۆمەلگا دەستت هاوێشت، ئەو کۆمەلگا چی ژیان دەکات؟ بێئیرادە بوون ژیان دەکات، بێڕێفلەکس بوون ژیان دەکات و ڕوخانێکی
قوڵ ژیان دەکات لە هەمان کاتدا وەکی گەلێ ئێران وەکی گەلێ ڕۆژهەڵاتی کوردستان کە هەرچەندە چاودێرن و ئەم دەمامەکانە بە ئاشکراییش بینە سەر زمان پێویستی بە پراتیکێکیش هەیە چونکی بەڕاستی تۆ دەبینی ڕۆحێکی لەوێدا هەیە گەلێک ئەزمموی خۆی مێژووی هەنا و ئێرانیش لەمانەدا گەرەکێک کەڵگۆر بگرێت بەکاریان بهێنێت وها بکە لەو گەلە کە بە زمانی خۆیان کار بکات ئێمە ڕۆژانە ئەمانە دەبینین هەڵسو کۆتی گەلیش لە پەنای ئەوەدا دەبینن و ڕفلکس هایە کە پێشکەوتونە دیارن یعنی لێرەدا دەتوانم بڵێم کە ڕوخانێکی نێوخۆی ژیان دەکات بەڵ هەوڵ بابینە سەر پرسێکی دیکە بزانین بەرخۆدانی و هەڵوێستی ژنانی پێشەنگ لە زیندانەکاندا چۆنە نامەی هەڤڵ زەینەب جەلالیان بۆ بەشداربوون لە حملەی فیزیکی ڕێبەراپۆ لە ناو زیندانەکانی ئێراندا هاتە دەرێ پێویستە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆ خاوەنداریکردن لە هەڤڵ زەینەب و بەشداربوون لەو حملەی ئازادی فیزیکی ڕێبەرئاپۆ چی بکەن هەر لێرەوە وەکی ڕۆحی ڕێهەواڵیەتی و هەواڵ زەینەب لە مێژووی ئازادی گەلەکەمان چاندوێت سڵاوی خۆم ئاراستەی هەواڵ زەینەب هەواڵ وریشە مرادی هەواڵ پەخشان عەزیزی دەکەم بەڕاستی زۆر بە سادەیی بەڕۆنی هەواڵ زەینەب خۆڕاگیری مێژووی مرۆڤێکی ئازاد ناسنامەیەکی مرۆڤایەتی و باسی شۆڕشێکی ئەخلاقی وەجدانی لەوێدا تێنێتە سەر زمان ئێمە وەکی گەلی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانیش گەلێک پێشەنگی ژن خۆڕاگرمان هەیە بێگومان دەتوانین لەوانەدا لە کەسایەتی هەواڵ شیرین ئەلام هۆلی کە چۆن لە کتێبی پەپولەی ئازادیدا پێناسەیەکی وەها دەکات بۆ خۆی دەڵێ دەتوانن گیانم بگرم بەڵام ناتوانن شەرەفم بگرم ئەمە چی نیشان دەدا ئەوڕۆ هەمان ڕێگە و ڕێباز لە هەواڵ زەینەبدا دیار دەبێت هەر چۆن ڕێبەراپ و باسی خۆیدا باسیەوە دەکات دەڵێت مرۆڤێک کاتێک تێبگات ئەمەڵیشی دەکات بەڕاستی بڵێم هەواڵ زەینەبیش یەکی لەو کەسایەتیانە کە تێ گەیشتووە لە ڕێبەراپۆ بۆیە دەڵێت با عەداڵەت پێگوەرێ بۆیە داخوازی خۆی بۆها تێنێتە سەر زمان بۆیە دەڵێت دەنگی ئازادی دموکراسی بۆ مامۆستای گەل لازمە پێگوەرێت و هەر کەسێکی ئەم نامەی هەواڵ زەینەبە پێویستە وەکی تعلیماتێکی بۆ خۆی ببینێ بەڕاستی داخوازی منە بانگەوازی من بۆ کچی جوان هەیە یعنی ئەوەی کە ببێتە دەنگی زەینەب ئەوەیکی کە ببێتە دەنگی پەخشان ئەوەی کە بێتە دەنگی وریشە لازمە هەر چۆن ئێمە سوجدە بۆ خاک دەبین سوجدە دەبین پێویستە لە هەمان کاتیدا لە پیرۆزبوون واتەی تعلیماتی و ئەوڕۆ ڕێهەواڵەکانمان پێناسە پێ دەکەن لە واتای خۆڕاگری هزری ئاپۆیدا کوجرەکانیشمان پێویستە لێپرسین بکەین مەگەر زەینەب جەلالیان کیە بەلکی زۆر کەسەنە کاتی ناوی هەواڵ زەینەب بتێنێتە سەر زمان مستەقیم خۆڕاگری تێتە فکری ئینسان مەگەر هەواڵ زەینەب جەلالیان نە دەنگی شیرین ڕەسوولیە نە دەنگی ژینا ئەمینیە نە دەنگی هەواڵ وریشەیە نە دەنگی ئاهوو دەریایە و هەروەها گەلێک ژنی تر بۆیەش هەواڵ زەینەب وەهامان پێ دەڵێ ئەڵێ ئەی ژنان ئەی جوانان دەنگی وشدانتان بلا بەرز ڕابگرن تێکۆشانتان بەرز بکەنەوە هەر ژنێکی پێویستە ببێتە زەینەبێک خۆڕاگر دەبێت تۆ لە نێو ماڵەکەی خۆدابی دەبێت تۆ لەسەر کاربی دەبێت تۆ لە شارستانێکی دابی گرنگەوەیە لە واتای ئەوەی کە ئێمە لەوەی بانگەوازیەک و هەواڵ زەینەب جەلالیان دەکات بۆ ئازادی جەستەی ڕێبەرمان پێویستە ببینە دەنگ ببینە هەڵوەز هەواڵ زەینەب لە هەمان هێز چێژ وەردەگرێ و هەواڵانی تریش لە هەمان شێواز بۆیەش پێویستە کچانی جوان بە بەشداربووینی خۆم هەڵوێستە ڕابەر بکەن بە خەبات و پێشخستنی خەباتی هۆنەری خەباتی کولتوریدا بگرێ خەباتی پەروەردەیدا بگرێ خەباتی جیاوازەکاندا بگرێ پێویستە ئەو تعلیماتێک کە لەو نامە وەری دەگرن هەر کەسێکی بیخوێنێ هەر کەسێکی خۆی لێ پرسین بکات هەر کەسێکیشمان پێویستە بانگەوازیک و کە هەواڵ زەینەب بۆ ئێمە پێناسە پێ دەکە پێکی بینین چون زەینەب نەتەنیا زەینەبە زەینەب گەلە زەینەب کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستانە زەینەب پێشەنگی ئینسانیەتە زەینەب واتای خۆڕاگری مێژووک و کە 5,000 ساڵ هێرش لەسەریدایە بۆیەش هەمومان پێکەوە ئەو نامەی هەواڵ زەینەبە بخوێنین لێ تێبگەین پێکی بینین و بەڕێوەی ببین بەڕاستی زۆر سادە و ڕوون تێنێتە سەر زمان فکری ئابوویش بە صادق بووین و سادەبووینی خۆی تێتە ناسین کەسایەتین صادق کەسایەتین سادە دەتوانن ڕێبەرایەتی بکەن ڕێوەبەر ببن هەواڵ زەینەبیش یەکێ لەو هەواڵان تعلیماتی هەواڵ زەینەبیش داخوازی هەواڵ زەینەبیش
رەخنەداینی هەواڵ زەینەبیش کە ئەو تعلیماتە من لێوەری دەگرم و بەرامبەر بە گەلێ کورد بەرامبەر بە ژنانی کورد بەرامبەر بە خۆڕاگیریک و ئەو هەواڵانە لە بن پەتی سێداردا بەڕێوە دەبن بێگومان ببێتە بەشداربوونێکی ڕاست بێگومان ببێتە هەڵوەستێکی ڕاست بەرامبەر بە داگیرکەری تێکۆشانێکی کە پێکی بینین بە دیتنی من هەواڵ زەینەب لەو نامەی خۆدا زۆر سادە و ڕۆن تێنێتە سەر زمان باسی مێژووی کی ئازادی خواست عەداڵەتێ دەکات بۆ عەداڵەت پێکوەرێ ئێمە چین لەسەر شانمانە پێویستە داگیرکەوری قبول نەکەن هەتا عەداڵەت پێکوەرێ شتێکی زەلالە یان شتێکی ڕۆنە ئەو بە بەشداربوونی خۆ بە هەڵوەست ڕابەرکردنی لە زانینگایەدا بگرە لە مەکتەبەکاندا بگرە لە ماڵدا بگرە لە سەر هەڵدانێکیدا بگرە یانی پێویستە هەردەمی ببن هەموو کات تێکۆشان هەموو کات وەزیفەی ئازادی هەموو کات ناسنامەی مرۆڤایەتی هەموو کات ئازادی پێویستە بێخەم و بێخەیاڵ نەبین ئەمڕۆ داگیرکەران ئەگەر ژنێکی بەرامبەر پەتی سێدارەیە ئێمە هەزاران دەنگ ببینە زەینەب ئەگەر ئیمڕۆ کچێکی جوانێکی بەرامبەر تەجاوزێ دەبێ ئێمە ببینە چەپەرەی خۆڕاگری و ئازادی ئەگەر بناوێ شەرایەتێدا ڕۆژانە تاجیز و تەجاوز بەڕێوە دەبێت پێویستە ژنان یەکگرتوو بن هەڵوێست ڕابەر بکەن فەرق ناکە لە ڕۆژهەڵات بێ لە ئێران بێ لە باکووری کوردستان بێت پێویستە لێرەدا ئەو تعلیماتێک کە لە نامەی هەواڵ زەینەب جەلالیاندا وەری دەگرین بۆ شێوازە هەڵسوکات ڕابەر بکەین ئەو وەزیفە لەسەر شانمانە و داخوازیە ئێمە هەموو ژنان یەکەیانی بەڵێ سزای سێدارەی پەخشان ئەزیزی لەلایەن دیوانی عالی کشوەرەوە هاتە تاییدکردن پێویستە گەل بۆ خاوەنداری لە هەواڵ پەخشان چی بکە ئێران نەتەنیا پەخشان گەلێک جوانی تر ئەدام کران و هەنیش دەکات لازمە هیچ تەوەقوعمان نەبێ بەڕاستی لە ئێران چون مێژووی ئێران مێژووی عەدامە بەڵام لێرەدا شتێکی کە بۆ ئێمە گرینگە شتێکی بۆ ئێمە پێویستە گرنگ ئەوەیە هەواڵ پەخشان کییە چه هەڵوەستێکی ڕابەر دەکات گرنگ ئەوەیە کە بەرامبەر بە چه زانستگەهێک خاوەن هەڵوێستە زانستگەی داگیرکەریە زانستگەی دەسەڵاتداریە زانستگەی کۆلایەتیە هەڵوەست ڕابەر دەکات بۆیە مثلا هەواڵ پەخشانیش گەلێک نامەکانی خۆدا پێناسەی پێدەدات چون مێژووی قازی محەممەدەکان ئەمڕۆ سامبۆلە بۆ هەر کەسێکی شۆڕشی ڕۆژاوای کوردستان چییە لە ئێرانێشدا مێژووی کو ئەمڕۆ وەزیفەیەک و کاڤاڵ پەخشاندایەتە سەرشانی لە ڕاستیک و کە لەگەڵیدا ڕوبەڕوویە پەتی سێدارە ئەوەمان نیشان دەدات لێرەدا بنیادەکان چینە هەواڵ پەخشان بەرامبەر بە چ پرۆژەیەکی هەڵوێست ڕابەر دەکات بێگومان هەڵوێستی گەلانە گەلیش لەم بابەتەدا پێویستە دەنگی خۆ دەرببڕن دەنگی خۆ زیاتر بکەن ڕاستە لە هەنگاوەکەدا گەلێک خەبات بەڕێوە چوون لە دژی سێدارە گەلێک ڕێپیوانیش کران لێرەدا لە نێوخۆیی ڕۆژهەڵاتی کوردستانیشدا گەلێک دەنگ دەرکەوتن هەڵوێست هاتن ڕابەرکردنی لێرەدا بێمافی بێعەدالەتی و کە بەڕێوە دەچێ پێویستە گەل ببنە وەکی مەرتاڵێکی زیندوو پێشی لە بەندیخانەکان بگرن پێویستە چالاکین ڕەنگە و ڕەنگ پێشگوێ لەبەر زیندانەکان چۆن دایکی شەنیا شار بۆ عەداڵەت پێکوەرێ بوو بە نەمات ئەمڕۆژ دایکانمان ژنان جوانان باوکانمان هەر ئازادی خوازێکی ئەو وەزیفە دەکەوێتە سەرشانی چون پەخشان عەزیزی نەتەنیا پەخشانە گەلی ڕۆژهەڵاتی کوردستانە هێزی دموکراتیکی گەلانی ئێرانە هەمان کاتە هەواڵ وریشەیە هەمان کاتە هەواڵ زەینەب هەمان کاتە گەلێک کەساتی هایەکتر بۆیەش گەلەکەمان پێویستە هەڵوەستی خۆ دەنگی خۆ بلەندتر بکاتەوە و لە حەملەیەک و بۆ ئازادی پێشکەوتووە بەرامبەر بە هێزن کرمی دار ناوخۆیی ئێرانیدا پێویستە ئەو هەڵوەستی خۆ پاشگەز نەبنەوە بەڕاستیشی خاوەنداری لە هەواڵ پەخشان خاوەنداری لە ئازادیە خاوەنداری کردن لە هەواڵ پەخشان و هەواڵ وریشە مرادی خاوەنداری کردن لە مێژووی ئازادی گەلانە لە مێژوو فکری ئاپۆییە و لە مێژووی گەلێکی چاوساوەیە بۆیەش پێویستە باش تێبگەین باش ڕۆڵ بگێڕین و لازمە ئیمڕۆ هەواڵ پەخشانیش تەنیا وەکی جەستەی نە وەکی فکرێک و ئیرادەیەک و کە ڕابەر دەکات ئێمە دەست بگرین
ڕێبەر ئاپ و فکری ئازادی گەلانی تەمسیل دەکات هەواڵ پەخشانیش فکری ئازادی ژندا ئەمڕۆ لە بنبەتی سێدارەدایە بۆیەش گەلەکەمان پێویستە لەم ڕێبازانەدا مەیدانەکان چۆڵ نەکات بێ هەڵوەست نامێنێ بێ ڕێفلەکس نامێنێ بە هەزاران پەخشان بخۆڵقێنێ بە هەزاران وریشە مرادی بخۆڵقێنێ بە هەزاران کەسایەتی چون ئێمە بەو مێژووە بەو ئازادیوە بەو فکرەوە گۆرە کراوین زاتەن هەواڵ پەخشان لە نامەکانی خۆدا زۆر شت ڕووناک دەڵێتەوە بیان خوێنەوە تێبگەن کە مەبەستی هەواڵ پەخشان چییە مەبەستی هەواڵ وریشە چییە مەبەستی هەواڵ زەینەب چییە لێرەدا هەر کەسێکی بە دیتنی من دەتوانێت تالیماتی خۆی وەربگرێت و بکەوێتە گڕەوە بەڵێ دوای تاییدکردنی سزای سێدارەی پەخشان ئەزیزی ناڕازیبوونی گەل و خاوەنداریکردنی لە هەموو چین و توێژەکاندا لەلایەن ئەحزاب و لە هەر چوار پارچەی کوردستان خاوەنداریەک کردرا تایبەت بنەماڵەی شەهیدان بنەماڵەی شەهیدانی شۆڕشی ژن ژیان ئازادی پاڵپشتی خۆیان لە هەواڵ پەخشان دەربڕی ئایا ئێوە ئەو هەڵوێستە چۆن دەبینن و پێویستە چی دیکە بکردرێ چۆن خاوەنداری خۆیان زیاتر بکەن لە هەواڵ پەخشان و زیندانیان و ئێدامەکان بێگومان ئێمەش پاڵپشتی خۆمان بۆ هەموو بنەماڵەی شەهیدێک هەموو بنەماڵی وڵات پارێزێت و هەموو تێکۆشانوانێک دووپات دەکەینەوە ئەو هەڵوەستێکی هەری ڕادیکاڵە بە پێویستی دەزانم کە بنەماڵەکانمان هەر بنەماڵەیەکی بە تایبەت بنەماڵە شەهیدەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی لازمە و چۆن دەست بگرن نەتەنیا یەک بنەماڵە یا نەتەنیا بە پەیامێک دەتوانن گرسەی بکەنەوە کەسانێکی تریش پێویستە لەم هەڵوەستە بەشدار ببن مامۆستایان ئەنجومەنەکان چالاکوانانی مەدەنی هەرچین و توێژێک پێویستە لێرەدا ببێتە دەنگی پەخشان چون هەواڵ پەخشان نەتەنیا ڕۆڵە گەلی کوردان هەواڵ زەینەب جەلالیان نەتەنیا ژنی خۆڕاگری کوردە پرۆژەیەکە پرۆژەی ژن ژیان ئازادینە چون لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەو پرۆژە گەردوونی بوو جیهانی بووە بۆیەش لازمە ئێمە وەکی بنەماڵە شەهید وەکی پاڵپشتێک و کە پێناسێ پێ دەکەین بەم هەڵوێستەوە پەیامی خۆ چڕتر بکەین پەیامی خۆ بەرزتر ڕابگەینین هەرچوون لە باکووری کوردستاندا بناغەی شۆڕش لە کەسایەتی هەواڵ سەکینە جانسزدا پێناسە پێ دەکەین یەکی لەو بنیادانەی کە لە کۆمەڵگای کوردستاندا بەرامبەر بە هێزی گلادیۆ ناتۆ بوو بە مێژوویەک بۆ گەلەکەمان بەرامبەر بە قەتڵ ئامی دووەمێ دەرسیمێ کە ڕێبەراپەوە دەڵێت بوو بەرنەمات ئێمڕۆژ لە هەمان مەیداندا کەسایەتی خوڵقاندووە پێشەنگایەتی شۆڕش بەڕێوە چووە لە باشووری کوردستاندا لەیلا قاسمان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا شیرین ئەلەم هۆلیان ئەمە چی نیشان دەگرە هێمن بێکەز باهۆس سنە فەرهاد وەکیلی و گەلێک ڕێهەواڵی تر ڕاستە لێرەدا ئێمە دەبێژین شۆڕشی ژن ژیان ئازادی گەلێک شەهیدی خۆ هەنە ئەم بگومان بە وەسیلەیان بەرنامەیشە هەموو شەهیدانیم شۆڕشە بەبیرتینەوە بەژنێ خۆ دەتاوێنین چەکی هەواڵانە چەکی شۆڕشە چەکی ئێمەیە چەکی پێشەنگایەتیە وەزیفەیەکە کە دەکەوێتە سەرشانی هەمومان ئێلەو دەنگەدا پێویستە بە هەر کەسێکی ڕابگەێنن کۆدەنگی خۆ گرسەیتر بکەنەوە و بتوانە بن پێشی نەتەنیا لە ئەیدام لە هەر جێگایەکەدا دەسەڵات بەڕێوە دەچێت پێشی لێ بگرن لە هەر جێگایەکدا بێعەداڵەتی هەیە دەنگی عەداڵەت بەرز بکەنەوە لە هەر جێگایدا بێئیرادە هەیە جەسارەت پێش بخەن باوەڕمان بە گەلەکەمان هەیە و لەو باوەڕەیەشدان کە نەمریین ئازادیە ڕۆحی ئازادیە بتوانم پێشی لە سیستمی سێدارە ڕۆخانی سیستمی سێدارەش دروست ببێ ئەو هێزە لە گەلدا تێتە دیتن ئەو پێنگاوە بە پێشەنگایەتی گەلان بەڕێوە دەچێت و لەو باوەڕەیەشدان کە بتوانە بین یعنی پێشی لێ بگرین دەبێت یعنی ئەو هەنگاوە زیاتر بکرێتەوە گەل بەڕێوە دەبات ئەمە بە پێویستیشی دەزانم لێرەدا ئەو ئەزمونانە زیاتر بکەینەوە بەڵێ هەڤڵ کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە پرسی ئاخرتان لێ دەکەم پەیامی ئێوە بۆ گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تایبەت بۆ ژنان و گەنجان بۆ خاوەنداریکردن لە زیندانیان لە هەڤڵ زەینەب هەڤڵ جوانە هەڤڵ پەخشان چییە پێویستە چۆن ببنە دەنگی ئەوان چۆن خاوەنداریان لێ بکەن لە کۆتاییشدا
پەیامی ئێمە بۆ هەر ئازادی خوازێک هەموو گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران بە تایبەت دایکانمان بە تایبەت ژنانی جوان ئەوەیەکی کە ببنە زەینەبێک ئەوەیەکی کە ببنە جوانایەک ئەوەیەکی کە ببنە هەواڵ پەخشانێک ئەوەیە هەمومان لەکوێ داهێن لە هزرێکی ئازادیدا خۆ خوڵتر بکەینەوە پەیامێک و من بتوانم بۆ کۆمەڵگا دووپاتی بکەمەوە ئەوەیە خاوەنداری تێکردن لە فکری خۆمانە لە فکری ژنێکی ئازادە کۆمەڵگایەکی ئازادە دموکراسیەتی گەلانە پارادایمێک و ئێمڕۆ کۆمەڵگا بەڕێوە دەبات پرۆژەیەک و ئەمڕۆ کۆدەنگێن جیهان کە کلیدی وێ دەستی ڕێبەراپۆدایە دەستی ژنی ئازاددایە ئەوەیە بۆیەش پێویستە بەم شێوازە ببینە دەنگی ئەو هەڵڕێ هەواڵانە بەم شێواز پێویستە ببینە دەنگی خۆمان یانی ئازادی کۆمەڵگا کاتێ تۆوتت کۆمەڵگا چ تێتە بیرە ئینسان فکرێکی ئازاد ئیرادەیەکی ئازاد فکرێکی بەئەتیک و ئێستاتیک تێتە بیرە ئینسان داخوازم لە هەموو جوانان هەیە لێگەڕینێک و هەواڵ زەینەب جەلالیانی کردووە بە دەنگی گەلان لێگەڕین بکەن مێژووی ئازادی لێگەڕین بکەین هەڵوێستی نەبەعەدام لێگەڕین بکەین دەنگی وریشە مرادی بکەینە دەنگی هەردەمی هەرکاتی دەنگی پەخشان عەزیزی هەڵوێستی هەواڵ پەخشان عەزیزی بکەینە هەڵوێستی هەردەمی هەرچرکەیی بۆیەش چەکێ هەواڵ زەینەب چەکێ هەواڵ جوانە ئەمڕۆ وەزیفەکەی دەکەوێتە سەر شانی ئێمە جوانان لە کوێنە دابین فەرق ناکات چەکی فکری کۆمەڵگایان داوەتە سەرشانیان چەکی ئایدۆلۆژیای ئازادی ژنیان داوەتە سەرشانیان چەکی لە دژی بێعەداڵەتی نامرۆڤایەتی مرۆڤبوونیان داوەتە سەرشانیان ژنان جوانان پێویستە ئەم هەڵوێستەی خۆ بۆ شێوازە دەست بگرن ئەوە شتێک و کە ئێمە دەتوانین تێدا کەسایەتی خۆ پەیدا بکەین نەتەنیا سێدانە ژنی ئازادی خواز یا کۆمێکی ئازادی خواز نا کۆمەڵگایەکی لە شەخسی زەینەب جەلالیاندا کۆمەڵگای ڕۆژهەڵات لە شەخسی هەواڵ پەخشاندا کۆمەڵگایەکی ئازاد لە شەخسی هەواڵ وریشە مرادیدا هێزی نەتەوەی دموکراتیک ینی ڕۆژهەڵاتێکی کوردستان ئێرانی دموکراتیک پێک بینی لێرەدا دەتوانم ئەو داخوازیەوە ئەو پەیامانەی کە باسی بکەین پێکەوە ئەو ڕخنەداینانەی کە بیدەین پێکەوە بەرامبەر بە فکری ئازادی کۆمەڵگاکەمان ئەوە بێت بۆیەش داخوازم لە جوانان هەیە لەم ڕێزەدا بتوانن بن بەشداری خۆیان تعلیماتی خۆیان وەربگرن و بەپێی ئەوەش هەڵسوکەوتێکی ڕاست بەرامبەر بە داگیرکەری ڕابەر بکەن لە کۆتاییشدا ویستم پرسیارە کۆتاییش بەم شێوازە پێناسەوێ بنم بەڵێ هەواڵ کاتی بەرنامەکەمان تەواو بوو سپاسان دەکەین بۆ بەشداربوونتان و هەڵسەنگاندنە گرنگەکانتان زۆر سپاس بیسەرانی ئازیز بۆ شێوە گەیشتنە کۆتایی بەرنامەکەمان بابەتی بەرنامەی هەفتەیەمان ڕۆڵی ژنە لەناو حەملەیەک و کە بۆ ئازادی فیزیکی ڕێبەراپ و دەست پێکراوە و بارودۆخی ئێران لەناو ئەو قەیران و شەڕ و ئاڵۆزەی کە هاتوۆتە ئاراوە چۆنە و هەروەها بەرخۆدانی زیندانەکانی ئێران و هەڵوێستی ژنانی پێشەنگ لەگەڵ میوانی بەرنامەکەمان هەڤە ژیان بەرفین ئەندامی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار وتوێژمان کرد هیوادارم بەرنامەکەمان جێڕزامەندیتان بوو بێ تا بەرنامەیەکی دیکە و بابەتێکی دیکە سەرکەوتوو بن شیلانه